بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبرکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، ئەم کاتەوە مکاتێکتان باش. خۆشحاڵین لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست دەکەینەوە. ئازیزان و خۆشەویستان، لە ماوەکانی ڕابردوو ئەڵلقەکانی پێشووی ئەم بەرنامەیە باسی کۆمەڵێک تەوەری گرنگمان کرد کە پەیوەندی ڕاستەوخۆیان بە بواری هاوڵاتیانەوە هەیە لە هەموو کایەکانی ژیان، هەر لە کایی ئابووری، کۆمەڵایەتی، تەندروستی تا کۆتایی ئەو خاڵانەی کە پێویستە هاوڵاتیان لە بەرچاوی بگرن لە کاتی بوونی قەیرانەکاندا، بە تایبەت لە ئێستادا کە قەیرانی نەخۆشی کۆرۆنا لە ئارادایە. ئازیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەکەمان ئەڵێن ئەرکی حکوومەت چییە لە کاتێکدا هاوڵاتی پابەندە بەمانەوە لە ماڵەوە. هەمومان ئەزانین حکوومەت چەند بڕیارێکی لە ڕۆژانی ڕابردوو دەرکرد. بڕیارەکان یەک لە دوای یەک بوون لە چەندین کۆنگرەی ڕۆژنامەوانی، چ لەلایەن وەزارەتی تەندروستی یاخود وەزارەتی ناوخۆ، تاکیدیان هەروەها پێداگریان لەسەرەوە کردووەتەوە کە پێویستە هاوڵاتیان لە ماڵەکانیان بمێننەوە نێنە دەرەوە. بەڵام ئایا ئەرکی حکوومەت چییە لە بەرامبەرەوەی کە هاوڵاتیەک پابەند دەبێت بە بڕیارەکە و بەڕێنمایەکانەوە نایەتە دەرەوە لە ماڵەوە؟ معلومی هەموو لایەکە لە وڵاتانی پێشکەوتوو حکوومەت هەڵەسێ بە دابینکردنی کۆمەڵێک کەرەستەی پێویست بۆ هاوڵاتیان، یاخود پێدانی موچە، یاخود پێدانی کرێی خان و دوکان و ئەو بابەتانەی کە پەیوەندی بە هاوڵاتیانەوە هەیە. لای ئێمە حکوومەتی هەرێم چی کردووە؟ معلومە کە تا ئێستا فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەی مانگی 12 ساڵی 2019 وەرنەگرتووە. ئێمە وا ئەچینە مانگی 4 ساڵی 2020، دواتە 4 مانگ زیاتر بەسەر وەرگرتنی موچە تێپەڕیوە کە موچەی مانگی 12ە. هەروەها لە وڵاتاندا ئینتەرنێت بە خۆڕایی دەدرێت بە هاوڵاتیان، یاخود خولەکەکانی پەیوەندیکردن بە هاوڵاتیان دەدرێت بە خۆڕایی. لێرە بەعەکسەوە بینی ڕۆژ بە ڕۆژ شتەکان گرانتر ئەکرێ، بەداخەوە هێڵەکانی ئینتەرنێت و تەلەفۆن و پەیوەندی هیچ ئاسانکاریی تێدا ناکرێت بۆ هاوڵاتی. و خاڵی کۆتاییش ئەوەیە کە کرێکارێک یاخود حەماڵێک و هاوڵاتیەکی ئاسایی کە لە بۆ نمونە ڕێستۆرانتێک یان شوێنێکی گشتی ئیشی کردووە و کاری کردووە، ئێستا ڕۆژانەی دەست ناکەوێت و بژێوی ژیانی لەسەر ئەو ئیش و کارە بووە. ئەمڕۆ بینین ئەویش لە ماڵەوە دانیشتەوە بەداخەوە کە ئەمەش دەبێت خەمێکی لێ بخورێ لەلایەن حکوومەتەوە. بۆەوەی قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین لە ڕێگەی پەیوەندیە تەلەفۆنەکانی ئێوەی عزیز و خۆشەویستەوە، لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە. هەروەها کۆمەڵێک کۆمنت هاتوون لە کۆتایی بەرنامەکە ئەگەر دەرفەت هەبوو ئەیان خوێنینەوە و لەسەر شاشەکەش کۆمنتەکان لە بەرچاوی ئەوەی عزیزە بێت. بۆیە پەیوەندەکان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانە وەرەگرم کە لە خواری شاشەی تەلەڤیزیۆنەکەوەیە. کاک ئالان وەرەگرم لە شارە زوور. کاک محمود سڵاوی خۆی گەوتان لێت. سڵاوی خوا لێ بێ کاک ئالان گیان. ئەرکی حکوومەت لەم کاتەدا دابینکردنی موچەی فەرمانبەرانێتی 30 ڕۆژ جارێک کە چەند مانگ پێش ئێستا ئەو بجەزە بەلاحەی لە بەغاوە بەدەست ئەگەشت و لافی ئەوەی لێداویت لە 30 ڕۆژ جارێکا وەزارەتی وەزیری دارایی ئێمە 30 ڕۆژ جارێک موچە دابەشەکەین، بەڵام بەداخەوە ئەم کابینە تازەیە و ئەم وەزیرەش نێتوانی سەرکەوتوو بێت لەما. خاڵی دووەم ئەرکی حکوومەت چاودێریکردنی بازاڕە. قەناعەتان هەبێ هەر ئاد کە ئەکرێ بەنانەوەوانە. من 3 ڕۆژ پێشێشە چوومە بازار و فەدەیات بانکری بە 20,000. ئەمڕۆ کەسێکی نزیکمان تەلەفۆنی کرد هەمان کوالێتی ئاد وتی بە 30,000. ئەمە چاودێری بازەکە، چاودێریکردنی بازاڕیشی هیچ. ئەرکی حکوومەت ئەوەیە کە ئەو دوکانان و خانوانەی کە ئێستا خەڵک لە بێکار و کاسبی کەوتووە، حکوومەت هەر ئەڵێ داوا لە سەرمایەداران دەکەم و داوا لە خەڵکەم کە لە کری خەڵک خۆش بێت و خۆی کەفاکات وەکو قورئانە فەرمیە صم بكم عمي فهم لا يبصرون. بەو شێوەیە وای کردووە لە خۆی لەبەرەوە ئەگەر حکوومەت ڕاستەکات و ئەڵێ بە خاوەن دوکان و خاوەن خانوەکان لە کری خەڵک خۆش بێت، با خۆی ئەو زەریبەی ساڵانەی کە لە دوکاندارەکان ئەسێنێت و لە خانووەکریەکان ئەسێنێت ئەگەر ڕاستەکات با ئەویش ئێستا هەر لە ئێسەوە بژار با بڵێ ئەوە من لێ خۆشم لە زەریبەی ساڵانەی ئەو دوکانەیە ئەو قەیسەریەیە ئەو خانووە. لەبەر حکوومەت خۆی هیچی پێ ناکێت و
أنا بو سلمى داران فنا بو خلق أم حكمتي ما حكمتي ضعيفة أم حكمتي ما حكمتي كتواناي دابين كدري سادتين شتي بو هاواتياني خوينية قناعتي هرقاق محمود أقر كنالي تيامي خوشويز برنامج بخشين نبوه أقر هاناي خير خوازي و خير خوازي إسلامي كان نبونا خلق إستا زۆر لە دۆخێکی خراپت هەبوو بەڵام بەداخەوەیەوە هەر ئەوە نەتواناتان هەیە ئەو سواڵەی کە تەیارەکەن لە خەڵکی سەرمایەدار بۆ ئەو خەڵکە بەخشنەوە سنوودارە و لەمە زیاتر ئێوەش تواناتان نییە لەبەرەوە لەم کەناڵەیەوە داوان لە حکوومەت دەکەم داوای لێ ئەەکەم کە ئاگای لە خەڵک بێت و لە باخەڵی لە ناوسکی تێر و لە باخەڵی گەرمی خۆیەوە لە خۆیەوە قسە نەکات و بزانێ خەڵکی وەستی خەڵک زۆر خراپە پێویستە بەدەم خەڵکەوە بچن قەناعەتم وایە ئەم شتە تا هەفتەی داهاتوو درێژە بکێشێت کارەساتێکی زۆر گەورە لەم وڵاتە لەم هەرێمە هەیە چونکە بە حەقەت هەر لە ماڵەوە دانیشتن بەبێ ئەوەی کە تۆ هیچ شتێک و خزر بزارێ نەکەی قەناعەتم وایە شتێکی خراپ هەیە و دەستخۆشیتان دەستخۆش کاگالان سپاس بۆ پەیوەندەکەت پەیوەندیەکی تر وەرەگرم کاک ماهیر لە دارەتوو كاك ماهر فرمو. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. كاك أرشي حكمت فيها استعمل تقريبا 15 روز إلا زورية لهم. كريت فيه. أرشي حكمت أوي عورق لو كريت أنا بلاته. الساعات خاني إذا كريم بو بردوا كريكي ردنا كدوتوا. هيك بزيركم نسوين قبل ما يكتس في بيع. حكمت دبي هذه كاري وانا كان يعني. بقول رقمي عم براو كتور جزجاي خير خوازي بازن إذا نستنزع تلفوني كي حجوابش نادنو بالله استعمل كلي خاني بدم كهربائي بدم آي بدم وانيا نبيعك بالشاكاري ممكن تو همو أما دابين بكي أي حكومة شي لسر وايه بالله أما شلون بها للجوري بقينا راسه مس لما أمين الوقت بيعك بس تاوشي لما في جوان وانيا بله دست خوش دعوات كم البرنامج اللي خفيف دزجاي خير خوازي باشكي على بالك نبينا بغلاي وقت ما زور خلاف چی برنامه بخشین چی بکا کاک ماهر بيت وصلنا في ندارته او دزجاي خير خوازي باشكي هي او سبتي خوراي مستخلق دا باشكن بلاتي جيجاي دسكوسيا وين زيجاي دسخوشي كان بين دياله لا في ندارة وأجل الدعوة اللي كان مثل آخر دارة وجايبا انتخاني الشمال باش كده في زورة إنسان زورة كمعاشي يكري خاني بنادري كاك ماهر لاي بنزخاني الشمال براسي ما بخون كيرتي ما بخون عن صوب فنزها كري خاني هذا باش كاك ماهر كري خاني البرد أجل أول ما بو كان زيجاي دسخوشيان دياله دەستخۆش سپاس بۆ پەیوەندەکەت ئینشاءڵڵا بە برایاناڵین لە بەرنامەی بەخشین هاوکارەکانیان بگەێنە دارەتوو سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزی سپاس کاک عەبدوڵڵا وەرەگرم لە شاری هەولێر السلام عليكم عليك السلام ورحمة الله دەستخۆش لێ دەکەم سپاس دەکەم کاک عەبدوڵڵا بەڕێزی دوو تێبینیم هەبوو کاک محمود جان دوو تێبینیم هەبوو لەسەر فەرموو لە خزمەتام تفضل لەمنەوە سپاس دەکەم تێبینی یەکەم سرۆژی حکوومەت لێ ناوەرە کار داهاگرتان و دانێکات دەکەم کەوا گرێ وەرنەگرۆنیە بەڵێ یعنی بەخۆی نایکاتە ئەمرێک نایکاتە زەبر نایکاتە خارمنە دەبەرەوەی بەخۆیان زەرمەت دەبن کاتێک دەبنمونە بە من برێ کرێ ئەو ماگە لە تو وەرنەگرم بۆنمونە ئایا بەخۆی چرێ بۆ من دەکاکەم کرێمە تو وەرنەگرم بەڵێ ونیا تبینی دوم میشم باب کلتی عددات نگرم اما دبود کمامت شما اورو سدری کمامی دو به 1500 نار کرید و 75 اورو کدرم 15000 نیه بکره تمامك کمامی دو اها بله درنج گران نبود به 15000 والله نبود بکره بله ساعت سدری قلتی لابد دیم قريب لشارع الصباح ل 1500 نار و 15000 بس يترنج ده هذه جيران نبودي سعودي ليش رقابة ثانية تبغوا ده ها كاك عبدالله بله اجازه صفر زیادی کردو 1500 بو 15000 کی مشتی یک صفر زیادی کردو محسوبش که زیادی یک صفر زیادی کردو یعنی بو 15000 نه دستان خوش بید ان شاء الله دستان 150
وەڵاوەی ترە مێنێتە سەر ویژدانی خاوەن کۆگا و دەرمانخانەکە بەڕاستی ئەوە ئیتر ینی من هیچ لەسەر ئەم شتە بەڵێن هەڵوێستەیەک ئەەکەم ئەویژەوەیە کە حکوومەت لەوانێ دەستی نەگاتە هەموو دوکان و دەرمانخانەیەک ئەوە ئیترە مێنێتەوە سەر ویژدانی ئەو کەسەی کە خۆی بابەتە کافرۆشێت جا هەر لە کیسەیەک برنجەوە تاوەکو سیارەیەک بۆ نمونە ینی ئەوەی تر ئەمێنێتە سەر ویژدانی خۆی کاک هێمن وەرەگرم لە شاری سلێمانی کاک هێمن بڵێ السلام عليكم. عليك السلام ورحمة الله. مرزم أم ملة خوي خداتي أم ملة هسيجي بيوغري قابليتي عيلا قاعد دنگانا باني دنگان بكدو مزاحم الراقة بوستنو في دنگان سيرقي هنا لكاتي دنگانا أم ملة مراقة بوستنو في دنگان أي كابا شرط برولو سرم حكمتا إذا با نسبت موسيقى مع برانو كسي يوم من كاسو كارم الناس وانا من مثلا بجيجان خل ذلك سكادك يعني لا سكادك اما اموت عباشة بله دەست خۆشکاکی من سپاس بۆ پەیوەندێکت باوکی شاهید لە چەند شەماڵ. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. باشی باوکی شاهید گیان سپاس دەکەم. سلام عزيز خيال راضي ان شاء الله. ئەجمعین ان شاء الله. ولا برنامج مسارك حكمت شيء لهاولات كان مالو منه. بله. والله ورينا لما شيء هشتي باريش اللي بسمي باشا. وقررتكم تقوى كان لسه معاشهم همو مع مدينة هو الدوبيا صف الدكتور ومدينة هو الدكتور همو شهر كان يطلع قلت أنا برجي دوما بقري بلتي هذه برجي شيء بقري براسي ويك جيش الفرمان عم مدينة كثاني كمعاش فور بسوق ساعات أو أنت لا يمتشدني أنا إخوات الرجال نعم ناس نخبر الرجال رزاق فرباكم توم مسنان جيني أجر تظلم شيء مليونية تأثير النسوة بفاعل ما الله أما نيشة دوما نقدرك بعد براسي كحكومة رسولية بقول دوما يجت هذا كذا ما بدرس يبغى قناعات بس كذا دراسة بعد كده هالشيء نعم يعني هو بس عمية دهامش دراسي له كجانك ممكن وايا أو كذلك معاش فلاني فقط تبغى عنك يعني بنفسي يعني أنا أقول بو فكذا أنت كاتب بخلقات توكل مصنع عرفت شو ما قلت هلا حسابك يخو ما كان حساب وأنت ما قاعد نريده هذا كان أخذ دەست خۆش بە باوکی شاهید. دەست خۆش بە سپاس بۆ پەیوەندێکت مامۆستا جوتیار وەرەگرم لە شاری سلێمانی. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باشی مامۆستا جوتیار سپاس دەکەم ان شاء الله زۆر بەڕێزی قوربانە خزمەتت فەرموو. مامۆستای بەڕێز ساهر و ئەو هاوڕێتە بەڕێزانی پێش خۆم کە پەیوەندیان کرد هەمان هەندێک شتی هاوبەشێ هەندێک پێ هاوبەش و هەندێک چۆنەڵەیە خەمی هاوبەشێ هەمومان هەمانەوە هەمان سەلانە بکەینەوە ئەوەی زۆر زەرورە بە لەیەک بەڕای من ئەو بۆ خەڵبەندی ئەوەیە یەکەم موچی هەموو ئەو فەرمانبەر و مامۆستا و متەخۆرانی هەرێم بەڕاستی بە زووی بدرێ وەکو پارەکەشتە حازرە بەڕاستی هیچ ڕێکارێکی درەنگاربوونی کۆڕۆنا نەبێتە هۆی ڕێگی لە ئەو موچەکن کە بژەوی زۆربەی دانیشتوانی هەرێمی کوردستانە بەتایبەتی متەخۆران و خێزانەکانیان ئەمە یەک دومیشیان بەڕاستی بۆ هەموو جیلەکان بەڕاستی نابێت بکرێت بە قوربانی چۆنەڵێ ئەم پرۆسێ و ئەم ڕێکارەکانی بەڕوبڕەی کۆڕۆنا پێویستە بەڕاستی خوێندنی خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان و ئامادەی و بنەڕەتەکان نەفوتێن ئەی لەڕێی دابڵین دانانی کەناڵێکی ئاسمانی کاتی بۆ مای ماگە دوومان هەتاوەکو ئەم پرۆسێسی ئەفرە و کاتەواو بێت وەکو وڵاتەکانی تر هەندێکیان کردویانە ئەو بەڕاستی بەپێی سیستەماتیک و بەرنامە لەڕێی چەند سپۆرێکەوە بەرنامەکانی پێشکەش بکرێت و دابڵین پرۆسەی خوێندنەوە سەدرێت ئەمە دووەم سێهەمیشیان ببوورەگە تۆ دەدرێژی بۆوە سێهەمیشان ئەوەی بەڕاستی بۆ ئەو نەخۆشە بەڕێزانی کە نەخۆشی جەستخانیان هەیە وەکو زەخت و شەکرە و سەنگە نەفەسی و زۆربەی نەخۆشەکانی تریش ئەوانە زەرورن بەڕاستی نابێ چارەسەرەکانیان بوەستێت یعنی بەهۆی ئەم ڕێکارانەوە ئەوە لەڕێی تیمی گەڕۆکی پزیشکیەوە ناسراوە پزیشکیەوە بەڕاستی پێویستە بە گەڕەکەکانە لەڕێی ئیسعافی بابڵین تەندروستیەوە دابش بکرێت بەسەر ئەو نەخۆشانی کە بابڵین بەپی دەفتەر و ئەو ڕێکاری کە هەیەە بۆی چارەسەرەکان نەفوتێت و
بتوان لە کاتی خوا بەکاری بێن چونکە ئەوان تەندروستیان پێوەستە بۆ چارەسەرانەوە زۆر سپاسانەکەم دەستان خۆش سپاس مامۆستا جوتیار دەست خۆش بە سپاس بۆ پەیوەندەکەت باوکی بیلال وەرەگرم لە دەربەندی خان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. برنامج بله باوشی بیلال. مرة ظلام لدربندی خان وقتی. بله زنم لدربندی خان و لخدمتی فرمو پیامی خود بگیرم. والله ما قوة بأموال معلومة فأنا برضو أو تقدر تعمل صحيح ومحتاجات شيء ما تقدرش حكومتي يعني تقول ضلني دا ضلني تشينا بدل لكن ضلني يعني مش حنيش شو كذا يحتاج هاي دخل خانة هاي في واحد هاي طلع هاي هون نكر على هذا لا قال إسرائيل شيء وجهه شو يعني أسوا أمد ورشان خان وملكات وفي قارئ يمكن الإنسان كي يحتاج كل شيء بالتوجه لأن خصوصا إسماعيل نكر عندي راجع الإنكار وحرفي وعندك كنافي مرة عندهم من الأوقات والله خلاصي دكتوراه في بعض العامين دكتوراه في دكتور عشرين بعد كي بكان معنا كان دكتور دكتوراه في بعض العامين دخلنا بعد كي كمان كان ولا دكتور كلا لو أنا أبلغ أشياء ليرو دعوة أسام دعوة شخصيات أشياء أسام دعوة يتم مثلا في كان على كان أقل وصفوت جهات الأول من الشباب أنا قادر أن سنوات راجعي زۆر باشە باوکی بیلال دەست خۆش بێ کا حەمە ڕەشید وەرەگرم لە ژارەوە کاکە مامۆستا محمودی بەڕێزە و کاتت باش هەموو کاتت باش کا حەمە ڕەشید باشی قوربان برای بەڕێزی ڕێزم بۆ ستاپەکەتان و بۆ کەناڵەکەستان سپاسە دەکەین بەڕێزی قوربان کاکە کاتی خۆی هینەکە بوو پێشینان کات باسمان دەکرد کە کابرای قسەی لوس و جوانی دەکرد پیان لە گوزارتەڕی کاسە وشک بەڵێ ئەوە نازانم لایەوە لە کەرکووکەوەیەوە هەبوویان نا کە لە ناو جەماعەت قسەی دەکرد داگوی هیچ نییە زارتەڕی کاسە وشکە بەڵێ 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 تێگەیشتی بەڵام حکوومەتی ما هەر ئاە دارمانی بە خۆدا کرد بە بەزاتێک وا هات توایەوە هەر هیچی پێوە نەما آخر ئەم هەموو سەروەتە ئەگە هەر نەبێ ئەو خزمانەی ماوانەی لە دەسەڵاتدان لەسەرێن ئەگە هەر نەبێ شتێ بکەنە خێر ماڵەکەی خۆیان با بە قسەی لوس خەڵکی تەفرە نەدەن دەوڵەمەندەوەی بکە ئەوەی بکە بە تەوی ئەوەی نەبن باام زەستی بکەنە سەر دەوڵەمەندەکان لەوانەی لەڕێی خۆیانەوە دەوڵەمەند بوون هەڵتۆقی بوون ملیاردێرەکان تێگەیشتی ئەگەر مەبەستیانە دەتوانن ئەوەی بکەن بەڵام ناکرێ حکوومەت هەرچی زۆرە ئەوە بە تەلەفۆن تەواو نابێ حکوومەتایەتی پێدا دەبێ ماڵداری دەیەوێ کاکە دەبێت لێبووبووری دەبێت سەردەرکەت بەرز بێ ئەمە وەڵای یەکە دیوەخاندانان ئەوا بێ وشک و لەبار و سەماوەری تێدا نەبێ و ڕاخەن نەبێ و ڕازا دیوەخانی وا بەڕێوە دەبێت جوانە ئەوەم خۆم دەکەمە ئاغاو خەرات بێ مەسرف کاکە حکوومەت هەر بەجارێکی هەر هەمووش لەسی قسەی لوسە کەیفی لێبێ کەڵ بە مێوە بەندە تێگەیشتی خەڵک تاوانی نییە میلەت پابەندە هەموو شتێکەوە هەموو قەرارێکی حکوومەت تدبیر دەکا بەڵام ئەوەی کە ناشیکەن هەر دەستکردی خۆیان نەهانیان دەدەن دەی شێوێنن بۆی نازانم چی سوادێکی لەوەدا ئینشاءڵڵا خوا ئەو شیفاز بنێری بۆ نەخۆشی هەموو لایەک و ئەم سەرەتانە لێقێ و میلەتەی دەبێتەوە ئەوی تێدەپەڕیت بەڵام حکوومەت دوایی چ دەکا شتێکی دیش بۆ میلەتەکەی دەبینەوە زۆری دەوێ باوە دوای دەکەم دەستخۆشی لێ دەکەم سپاسە دەکەم کا حەمە ڕەشید کاک بەشدار وەرەگرم لە شاری ڕانیە ئەم کاتە باش هەموو کاتێکت باش کاک بەشدار باش جانەکەم سپاسە دەکەم باشی مەمنون خۆشی و بەرنامەتان لێ دەکەم ئەزیزی ئێمەی سپاس دەکەین والله من وەکو حاڵەتێکی دەڤەری ڕانیە من ئەرکی حکوومەت ئەوە ڕووداوەکان وەکو خۆی بەڕاستی دروستی بگەێنێ شتی کەواشەکارێکی نەکات ئێستا بڵێن بۆ نمونە ئەو توش بووی کە گوایە کۆ لە بەنزخانەی سەنگەسەر لە دەڤەری پشدەر توش بووە هیچ ئەفرۆ ساتێکی نییە هیچ
شتێکی وا لە گۆڕێنی ئەم خەڵکەوا ترساوە لە ئەم خەڵکان وە تووشی دڵەڕاشیە کردووە کابرا بۆ خۆی قسەی کردو منە و کوڕە لە نزیکەوە دەناسم هیچ کێشەیەکی نییە و هیچ شتێکی وا لە گۆڕێنیە بەڵام حکوومەت بۆ چاواشەکردن و بۆ ناو زرانکردنی بۆ ئەوەی کە خۆی دەرخاکە گوایە ئەو شتە لە دەڤەری بتوێن هیچ بوونێکی نییە هیچ کۆرۆنا لێرەکانە بوونی نییە خەڵک کە ژوا پابەندە بە ڕێنمایەکانی تەندروستیەوە لە شتەکان وەکو خۆی بگەێنێت و شکاری نەکات لە هەولێر و سلێمانیش کۆرۆنا بڵاو بۆتەوە یان خەڵک توش بووە لە دەڤەری بتوێن و بژەر هیچ شتێکی وا لە گۆڕێنیە ئێمە داوای لە حکومەت دەکەین کە شتەکان وەکو خۆی بگەێنێت چاواشەکاری نەکات. بەڵێ دەستخۆش سوپاس کاک بەشدار. کاک نیاز بەرەگرم لە باڵەکایەتی. السلام عليكم مامۆستای بەرەزی. عەلەیکە السەلام وەرەحمەتوڵڵا کاک نیاز گیان. خۆشەویستی جای دەستخۆشی بەرنامەکەت نیاز لە دەڤەری باڵەکی لە باڵەکان نەک لە باڵەکایەتی لەگەڵ بەڕێستانە. بەڵێ لە باڵەکان بەڵێ. قوربان گرنگترین ئەرکەکانی حکوومەت لە کاتی ئێستادا دەتوانین لە چەند خاڵێکی زۆر جەوهەری کورتی بکەینەوە ئەرچی یەکەمیان پێویستە حکوومەت سەرەتا پێش هەموو شتێک موسەی ئەو خەڵکە دابەش بکات وەڵەو کانە خۆم موسەخۆرنین بەڵام بەڕاستی زۆربەی خەڵکی هەرێمی کوردستان خۆتان ئەزانن فەرماندەر و موسەخۆرە هیچ کارێکی تری بەدەستەوە نەبووە پێش ڤایرۆسی کۆرۆنا و پێش هەموو ڤایرۆس و بیماریەکانی تر ئەوەیان بە خاڵی یەکەم. بە خاڵی دووەم پێویستە حکوومەت لەگەڵ مۆلیدا ئەهلیەکان کارێک بکات بۆ دابینکردنی کارەبا بۆ هاوڵاتیان حکوومەت ئەتوانێت گازیان پێ بدە ئەوانش تەنها مۆلیدە پێ بکەن تا کۆتایی هاتنی ئەم ڤایرۆسە پارەی مۆلیدا ئەهلیەکان وەرنەگیرێت. وەخاڵی سێەم پێویستە حکوومەت لە ڕێگەی بەخشینی بازەوە لەسەر خاوەن چێشخانە و خاوەن دوکان و مەغازەکان لە ڕێگەی بەخشینی بازەکە ببەخشێ ئەوانیش کرێ وەرنەگرن و هەروەها ئەوانەی خانوویان هەیە خەڵک پێدا بکرێ لەوێشەوە حکوومەت ئەتوانێت لە ڕێگەی بازەوە هاوکاریان بکە و هەروەها یەکێک لە ئەرکەکانی حکوومەت کە ئێستا خەڵک پابەندە و لە ماڵەوەی پێویستە فریای هەموو ئەو شەقام و ئەو شوێنانە بکەوێت کە هەمویان چۆڵن تاچیان بکات چونکە دواتر کە خەڵک دێتە دەرەوە لەوانەیە گلەی ئەوە بکەن کە خەڵک مەجال نادا. ئێستا فرسەتێکی زۆر باشە بۆ ئەوەی حکوومەت خەدەمات بگەێنێت بە هەموو ئەو شوێنانەی کە تاوەکو ئێستا نەیتوانیەوە خەدەماتیان بۆ بباتن و دووەم دەمەوێت ئاماژە بە خاڵێکی تریش بکەم بۆ ئەو کەسانەی کە لە کەرەنتینەکان دەگەڕێنەوە پێویستە حکوومەت بەرنامە و پلانێکی هەبێت چونکە ئەوانە دەگەڕێنەوە ماڵەوە زۆر جاری وایە احتیمالی هەیە کەسێک نیشانەیەک یا شتێکی کۆرۆنای لێ بەجار بکەوێت کە سوکارەکەی بێەوە گرفتار ببن. ئەمەش پێویستە ئەگەر بەردەستانی حکوومەت گویان لە ئێمە و بەڕێستان بێ بە هەندی وەربگرن و کارێکی لەسەر بکەن. دووبارە دەستخۆشی بۆ بەڕێستان بە ناوی خۆم نیاز باڵەکی و خەڵکی دەبەری باڵەکان دەستخۆشی لە تەلەڤیزیۆنی بەڕێزیشتانەکەین. ڕێزی تایبەتیمان هەیە بۆ خەڵکی دەڤەرەکەی جەنابەت سپاس بۆ خەڵکی باڵک هەر بژیت کار نیاز. نوحاخان وەرەگرم لە هەولێر. بەڵێ نوحاخان هەموو کاتت باش زۆر سپاس. دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی و خەڵک هەموو دلی پڕۆپێویستمان بە بەرنامەیەکی ئاواز و بەرنامەی زۆر جوانە کە قسە و داخوازیەکانی خۆمان بگەێنی. زۆر بەڕێزی بەڵێ هەرچەندە دەسەڵاتی گوێمان بۆ ناگری بەجا من پرسیارەکەتان ئەوەیە کە دەرێ ئەرچی حکوومەت چییە؟ بەڵێ ئەرچی حکوومەت بەڕای من ئەوەیە بە یەکجاری ئەو میلەتەی لە ناو بۆ ئەنفالی کەو لە کۆری کاتەوە لەبەرەوەی کە ئەو وەزعە نەبوو حکوومەت میلەتی خۆی پێوەڕێەوە نەدەچوو بە جوانی و بە شێوازێکی وها کە ئەو میلەتەی خۆی بەڕێوە بە وەکو مەسەلەیەکی کوردەواری شەیە دەرێ مار لە خۆی نەبوو میوانیشی بەسەر داهات. بەڵێ ئێستا ئێمە میوانەکەین خاڵێکی تریش بەڵێ خاڵێکی تریش ئەو خەڵکی کە تەلەفۆن دەکەم زۆر متابعەی و بەرنامەی دەکەم هەمووی گلەی دەکەم و چەنیە و کرێچیمە و ئەدی ئەو دکە کاتی دەنگدان دێ ئەوانە چی ئەوانەی خستە سەر حکوومەت هەر پێشمەرگە بوو هەر مامۆستا بوو هەر مۆزە بوو ئێستا تاویان لە دەستگای بەخشین و مامۆستا عەلی باپییە کە یارمەتیان بدە. هەر ئەوانە نەکەوانیان بەدەنگ خستە سەر حکوومەتەی
ئەم دەستخۆشی لە دەستگای بەخشین دەکەم بەڕاستی مامۆستا عەلی بابیر لە هەموو شتێک مۆقیفی خۆی نواندیە بەس ئەوانێک کە گلەی دەکەن هەر ئەوانەنا پێشمەرگە هەموو دەنجدایەتێتی پارتی ئەوانە پێشمەرگە تەلەفۆن دەکە دەرێکرێ سیمە ئەخە بە چاقەتی گلەی دەکەیت کە کاتی دەنگدانەتی دە ئەوانەت نەسەر حکوم ئەتلۆ خۆت دەنجی بدە عیزەتی کە سبەینێ بەهانات وەبێ بەڵێ جوانە زۆر سپاس و دەستخۆشتان سپاس خاتونوها سەربەرز بی ئینشاءالله سپاس بۆ پەیوەندێکت کاک تۆفیق وەرەگرم لە سلێمانی سلام علیکم عەلەیکە سەلام ڕەحمەت الله جاکەم کۆرۆنا لەکوێیە کۆرۆنا وەڵای من لە ترسی کۆرۆنا دەستکێشم لە دەست کردووە درۆکەن تەلەفۆنیان بۆ چەمچەما وتیان پیاگ مردووە کوڕەکەشی مرورە توش بووە ئەسڵ فەسڵی نییە و قسەیە چۆن نەزانی چاکەزان ئاخر دە پێمان بڵێ بێ قەزابی لێبە درۆکەن ئەنجا بۆ کە ئاخر دە تۆ بۆستە کاک تۆفیق بۆ هیچ نامێنێت کاک تۆفیق جان ئاخر بە درۆەکە نابێت دە تۆ تێم گێنە بێ قەزاوی با منیش بزانم بەڵکو دڵم خۆش بێ بڵێم وەڵا بوونی نی ئەزانم کە درۆەکەن خەڵکیان مەشغوڵ کردووە بێگەن دووشەمە بۆیە مەعاشی مامۆستایان بایە بۆ ناوێن ئەزانی بۆ ئەڵێ نازانین چۆن دابەشیکەین وەرە من و تۆ ئەچین بۆیان دابەشەکەین بۆ ئەخوان چۆنتوان دابەشیکەن ئەڵێ ناتوانین دابەش نامانوێت خەڵک بێتە دەرەوە کۆ بێتەوە درۆکەن ڕاز ناکەن هەتاوان لە دەوڵەمەنەکانەکەن داوە لە بەخشینەکەن دا لەکوێکەن یارمەتی خەڵکەکە بن ئەی خۆیان چیەکەن من پێشنیارێکم هەیە وەرە با من و تۆ بچین بۆیان دابەشکەین من و تۆ؟ من ناتوان من بەدار ڕۆمەدینە وڵات لە ش ساغ بەیاخوا وەڵام من وەکو خۆم ئامادەم حەزەکە ماڵ بە ماڵە گەڕێم و چەکەیان نەدەمێ باوەڕکە درۆکەن وای دەست خۆش بێ کاک تۆفیق لێ سپاسەکە باوکی سوهەیب وەرەگرم لە بەردەڕەش السلام علیکم بەڕێ عەلەیکە سەلام و ڕەحمەت الله خۆشی دەکەم چاوەتە سپاس دەکەم باوکی سوهەیب والله من لەسەر ئەو بەرنامەی بۆ هەندێک چەند دەکەم مەگەر هەموو تەلەفۆنەکان زیاتر زۆر درێژ دەکەنەوە بەڵام حەز ناکەم درێژکەم چکە خەڵکێکی زۆر تاوەڕێ دەکەم بەتاکید بەڵێ بە حەقیقەت حکوومەت پێش ئەوەی کە چەند ساڵە باچی کۆرۆنەی بێ ئەوەی کردی ئامادەکاری کردەوە کۆرۆنەی بە حەقیقەت دەستخۆشیان لێ دەکەین هەم لە بازرگانەکان هەم لە حکوومەتی هەرێمیش وەکو سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و هەوانە ئیشی خۆیان کرد حەقیقەت چونکە ئەوەندە مادەی ئێکسپایر و ئەوەندە مادەی خراپیان بەدەی ئەو فەرقی و فقرایانیاندا کرد و بەدەی ئەو خەڵکیاندا کرد هەموو وایان لێ هات بەرگری لەشیان بەقووەت بووە قەناعەت بکە ئێستا ڤایرۆس ئەو ڤایرۆسە لەناو لەشی ئەو کوردە بەستە زمانەی خۆی ناگەری دەشتە ناوە پەشیمان دەبتەوە هەرکوی دەشتە ناو لەشەکەی پەشیمان دەبتەوە چونکە بەرگری لەشی ئەوەندە بەقووەتە لە خوای بەزیاتی الحەمدولله هەر شتێکی بێتە زۆری ئەو ناوێ دەبات چونکە لێ ڕاهات لە شتی خراپ و لە نەفتا و لە زیاتی زەید نەفتای دەنەخەچی لە زیاتی برنج لایلۆنی دەنەخەچی هەر شتێکی ئێکسپایر بکەنە بازارمان نەدەبوو بینیان بەسەدەوی ئەو خەڵکیاندا کرد ئەو خەڵکەش خوای گەورە وەکو بڵێ وعەسى أن تكرهوا شيئا وهو خير لكم باوەڕکە ئەو شتە خراپ لەوە میلەتی بەڵام خوای گەورە بەها نایهات ئەوە بەگاتەش نەگرن باوەڕکە یعنی قسەکە بەجددیوە دەرێمەمە جوان ئەودا ئینشاءالله خوای گەورە ئەو میلەتە فەقیرەی دەرباز دەکا لەو میحنەتەی ئینشاءالله دەشتە ناو لاشەی ئەوانەی کە غەدر لەو فەقیرەی دەکەن ئینشاءالله ئەوان چونکە یەکسپاریان نەخواردی ئەوان لاشیان ناسکەپات ئەوە ئێستا ئەوەی دەکەن بخوایرە پرچی خوارد خوای لە درسی فەقیرەکانیە بەخوای ئێستا ئەو خەڵکە کاکە خواوی ئاشخۆرنی و خەڵکە ئەو خەڵکە چەندین کەسێ هەزاران خەڵکێ ئێستا دانیشت لە مارێک تاوەڕێ ڕۆژانەی دەکرد دە هەزارێک پێنج هەزارێک ئیش بکەیت بتۆ ناو ماڵدان ئێستا ئەوەش نەما ئێستا باشی جۆتیار دەکرێت جۆتیاری قوربەسەر چی بکە مەجال نییە بچی تۆ تۆیەکی بکە شتێکی بکردنی بیتێنی باوکی سوهەیب بڕوا بکە ئەوها بشتە دوێ ئەوانە بخوان دەپسێن ئەوانە بخوان دەپسێن ئێستا باشە ئەو پارە ئەو هەموو پارەیان بێت لە وڵاتانیاندا لە بازاران دەفتەریان لە وڵاتاندانە ئێستا ناگەنە پارەی خۆیانیش باوکی سوهەیب پارەی خۆیان بین لە خەڵکی سەر بکەن بۆی ئەوان نەجاتیان بین باش باوکی سوهەیب گوێ لێمە دۆلاریان چی دەکرد لە بەریتانیا باوکی سوهەیب دۆلاریان چی بابەست بتنەکە پارەکەی خۆیان بەخوای ناگەنێ زۆر سەهولە داوای لێ بردوێژ دەکەم ئەگەر کەمێک درێژ کردەوە داوت ماز دەکەم خوا لەگەڵ خواحافیز کاک سعدی وەرەگرم لە سلێمانی
السلام عليكم. عليك السلام ورحمة الله. باش حاجي وصاجان. باش حاجي ماما ساس دەکەم. خوا زای بەخێری باتەوە بۆ ئەو بەرنامە جوانە. خوا لێ ڕازی بێ مەمنونی جەنابتم. ئەو حکومەتە ئەڵێ هەرکی حکومەت چییە لەم کاتە؟ بەڵێ. ئەو حکومەتە درۆکە ڕێزمەیە کە لە ڕووی جەناب تاوانن. ئەگەر درۆ ناکە ئەڵێ بە خەڵک کۆلە بێتەوە. وەرە ئێواران لە عەسر بەدواوە. لە عەسر بەدواوە وەرە بۆ لای یەکێتی کەمەندامان. ئەگەر 50 کەس ناڵا بوو بە یەکە بەلای خۆمڕاغم بە. باش. سەیریکە. لەو 50 کەسە 20 دەماویتێکی پێ نییە. ئەو حکومەتە درۆکە ڕاست ناکە ئەڵێ مەعاش نادەن. فەرموو کاکە ئەگەر ڕاستەکە منیان بە سیارەی خۆمەوە ئەچم ماڵ بە ماڵ وەکو تۆ چۆن فەرموو ئەو مەعاشە تەوزیعەکەم. درۆکەن ئەوان نەوتیان فرۆشتووە خەڵک ئاگای دێنیە نەوتی فرۆشتۆ بۆ 50 ساڵ لەمە و پێش 50 ساڵ لەمە و دوا عەفو فرۆشتێتی پارەکەی وەرگرتووە لە قومارە دۆلاریەتی داواکە لە خەڵک بێن کرێخانوو لە خەڵک مەسێنن. کرێخانووی چی لە خەڵک نەسێنێت؟ فاروقی مەلا مستەفا بۆ نایە ئینەکەی خۆی بکاتەوە خەستخانەکەی خۆی بکاتەوە بشتە ژورۆ 500,000 دیناری لێسێنێ. ئای بۆ نایە وەکو خەستخانەی بەخشین 30,000 دیناری لێ وەرگرێ ئەگەر ڕاستەکە. درۆ ئەکەن ڕاست ناکەن لەگەڵ خەڵکە. ڕێزمەیە لە ڕووی جەناب تا ئەو قسانە ئەەکەم لەو سەرتەلەڤیزیۆنە خەڵک زۆر گوێی لێیە. ڕێزمەیە خەڵکیش ڕاست ناکە. بەیانی هەڵبژاردن هەبێت هەمووی ڕائەکات زوو دەنگی تێدا. درۆ ئەکەن ڕاست ناکەن ئەو خەڵکەش ئەڵێن مەسەلەیە کوردی ئەڵێ جام کە پڕ بوو لێ ئەرجێ. کاک سعدی. دڵنیا بە کە خوای تەعالە ئێمە خوامانەیە خوای تەعالە حەقی ئەو میلەتە فەقیر هەزاران لە قیامەتان لێسێنێ. کاک سعدی. گیان. طبعا من لە بەرنامەیە نابێ بۆ نمونە بە هاوڵاتی بڵێ وەڵی ڕاستەکەی قسەکەت تەواوە من ئەبێ بەس گوێ بگرم وەنیە؟ بەس وەڵی قسەکانت تەواوە. قسەکانت لە جێی خۆیەتی. من خوای گەورە جەزای بە خێرتان باتەوە ئیتر ئێمە بەس دوعاکەین خوای تەعالە شەقی بێحورمەتیان تێ هەڵبا لە کۆڵ ئەو میلەتە فەقیر و هەزارەیان بکاتەوە. ئامین. ئەو خۆزگە وەکو من ئەیبینم تۆش ئەو شوێنەتە بینی. ڕاستەکەیت. ئەو یەکێتی کەمەندامانەتە بینی کە خەڵکێت ئەگەر کیسەیە برنجی بنێ بە 10,000 خەڵک ئەوان ڕاست ناکەن درۆکەن لەگەڵ خەڵکە خوازای بە خێری واتەوە. دەست خۆش بێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک بەختیار وەرەگرم لە ڕانیە. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. کاک بەختیار لە تەلەفۆنەکەی گوێم لێ بگرە زۆر باشم. زۆر سپاس. بەڵێ. ئەوانە خەمی سەخۆرانە ئەوانەی پێدەڵێن سەخۆرن مەعاشخۆرن بە خەمی فەقیر و هەزاران لە ئارادانەیە کابرا کشینی و کاسپینی و کاسپێرا گیرا و ئیشەرا گیرا و بەس کابرا مەعاشخۆر مەعاشیات نەهات. باش. بەداواتارمە ئەو حکومەتە خەمی ئەوانەشی بێتە معاشیان معاشی معاش و معاشیانە بەداواتار حکومەت خەڵک حکومەت خەمی ئەوانت بخوا کە معاشخۆری نوێی دەهاتەکەن. سپاس بۆ جەنابەت کاک بەختیار. کاک ئازاد لە سلێمانیەوە فەرموو. کاک ئازاد پەیوەندەکەی داخرایەوە. دانەخراوەتەوە فەرموو. ئەم کاتتان باش. هەموو کاتت باش کاک ئازاد. باشی قوربان جان. عەزیزی قوربان سپاس دەکەم. زەحمەت نەبێ بۆ پرسیارەکەتان بۆ قینەکەتان ئەڵێ تا چەند لە ماڵەوەین بین کاکە جان لە ماڵەوە بین بەسەر چاو بەس ئەمانە کەی حکومەتن ئەمانە کەی خۆیان خۆشیان ناوە دەوڵات نازانم بەعزە قانونی شانەیە قانونی ئەوروپیانە تەطبیقەکەن بەڵام لە فەوتە پەرلەمانتار یەک پەرلەمانتارمان نەدی بێتە سەر شاشە بڵێ با ئەم مانگە زوو معاشی معاشخۆران بین با ئەم مانگە ئەم نەوت زیرەی کە چەند ساڵە کردویانە با دێن بەو خەڵکە ڕەش و ڕوودە داماوە باوەڕ لێ من دراوسێمەیە کرێت چیە هاتۆ بۆ 5,000 دینار 5,000 دینار ئاخر ئەبێت چی بێ مناڵەکانی خۆیان بە 500,000 لە ڕۆژێکا لەوانەیە خەرج بکەن یعنی نازانمە
لەو ڕۆژەوە منێت بەرپرسم نەدیوە لەسەر شاشەی هەر قسە بکە هەمووی خۆی شاردۆدەوە لەوانەیە لە تونێ ڕوشتا خۆیان شار بێتەوە بۆ جێتروشت نازەوەمانە چیان پێڵین بە شەریان ناوبنین چی دا لە دەوڵەمەندەکەن هانان بۆ دەوڵەمەند بردەوە ئەدی فڵانە دەوڵەمەند کاکە دەستیان خۆش لە دەوڵەمەندەکان پیاوەتی خۆیان کاگازات ئەی باش ئەم حکومەتە لێت چەند ساڵە نەوتت جێ کوا پارەکەیان کوا کاگازات یان هانیان بۆ دەوڵەمەند بردووە گۆی بڵێ خۆیان زۆر فەقیرن ئەکە من لەوە سرم سوورماوە ئەوە لەنەوە شەشەوانێ باسی نەڵم فڵانە حیزب لەنەوە شەشەوە حیزبێکی کوردستانی لە نەوت لە شیواشۆکە باو ئەی کۆشی ئەی کوا پارەکەی بەڵێ ئەوەی ئەولایەن چی دەست ناکەوێت لەم گومرگی ئیبراهیم خەلیل کاکە وەڵڵی ئەمانە کۆمەڵێن دزن ئەمانە کۆمەڵێت دەردەن وەڕاو ڕووداتون ئەجزامانە نە دڵسۆزی خەڵکن نە دڵسۆزی نیشتیمانەکەیانن ئەمانە ئێستا باوەڕێ بێ ئەگەر بیانزانێت بیان توانای ڕاکردن بەس سپاس بۆ خواکە ئەم ڤایرۆسە هاتووە دەوڵەمەند و فەقیر ناناسێ بەشکم ئەوانش بگرێ ئیشەڵڵا ئەجدا ڕێیانە کرد بۆ وڵاتیشکە بەڵام ئەمە ئێستا چونکە لە وڵاتانی ئەوروپایە مەجبور لێرە لەو باخ و بێلایانی خۆیان شاردۆتەوە هەر چاو پێکەوتنیش ناکەن لێ لەسەر شاشە قسەی بۆ ئەو خەڵکە بکەن یارمەتیەک و هاوکارێکی ئەو خەڵکە داماوە بکەن ئەو خەڵکەوە بۆ نزیکی ئەچێ بەرەو مانگ هەروە بڕا ئەو خەڵکە هیچ کەسابەتی نییە پارێکی نییە دەست خۆش کاگازات سپاس بۆ پەیوەندەکەت کاک زریان وەرەگرم لە هەولێر بەڵێ کاک زریان کاکەوێوارە باش هەموو کاتت باش سلامەتی بژی سپاس وەڵات لەسەر مەسەلەی ئەمەش پێمان خۆشەوێت و قسان لێ بکەین ئەگەر فەرموو برادرێک تازە لە تەلەفۆنی ئەندە قسەی لە بەرنامەیان دە قسەی دەکردیانی غێر معقولە ئێستا مەگەر لایەنەکمان هەمومان سەربەلایەن نەچینە کەس لێ بێ لایەن بێ ئەگەر دەزێت دیفاع لە لایەنەشی بکەی پێویست ناکە بە قسەی ناشرین کام پەیوەندیاڵی کاک ئازاد کاک زریان لایەنەکان دیکە تۆمەتبار بکەی کاک زریان جان چێ باسی چێ دەکەی وەڵای نازانم تازە کردمەوە ئەو ئینام ئەلۆ بەڵێ جۆمان لێتە برام فەرموو حاڵاتێک بۆ باسیەوەی دەکەریانی بە بێگۆ درۆی دەکەی ئاشەک ناخۆشە بەڕاستی ئێستانیەوە هەوی لە وڵاتەی ئەگەر ئەتدیفاع لە لایاشی دەکەی لایاشی دیکە ناشیرن دەکەی وەنیا بەڵێ جۆم لێتە فەرموو بەردەوام بە بەخەرچی داوا لە خەرچی دەکەین ئینشاءڵڵا با دوعای بکەن خۆی گەورە یارمەتیمان بدەن لە دەستەوانە نەجاتمان بدا بەڵێ سەبر دەگرن ئینشاءڵڵا لە سەریان خۆی گەورە لە ناویان بە عەزەمەتی خۆی ڕسوایان بکە ئەوانە ڕسوانە هەر بە ڕسوایی دەمینێنەوە لە مێژوش بە ڕسوایی دەمینێنەوە بەڵێ بەڵێ دەست خۆش سپاس سپاس کاک زریان سپاس بۆ پەیوەندەکەت کاک هێمن وەرەگرم لە پێنجوێ بەڵێ کاک هێمن عەلەیکە سەلام و ڕەحمەت الله سپاس دەکەم یاخوا بێوەی بی پەیوەندەکەی داخرایەوە کاک هێمن بەداخەوە خۆشەویستان تەوەری ئەم جارەمان بریتی بوو لەوەی کە ئەرکی حکوومەت چییە لە کاتێکدا هاوڵاتیان پابندن بە ڕێنمایەکانەوە و لە ماڵەوە نایەنە دەرەوە کاک هەردی وەرەگرم لە شاری کەرکووک کاک هەردی ئەلوم کاتە باش بەڕێزم هەموو کاتێکت کاک هەردی چۆنی حیاتم زۆر بەڕێزی چاوە فەرموو کورە کاکە جاوەڵایمەوە وەزع نییە ئەمە کوا حکومەت کوا دەوڵەت کوا ئەمریکا لە دەوڵەت بەیاکەم باش کورە کاکە خەڵکیی لە برسامت خەڵک ئەگەر بەیانی دەنگدان لێگیشی ڕاکا بۆ سەر و جادە هەمووی خۆیان سیر مۆرەکەنەوە دەنگەدەن و سەنجیان ئەکەنین و لەسەر پەڕۆ یەکە کوژن و چەقۆل یەکە دەن و کا ئەوە بوو ئەو نە ئەوە بکە و نە ئەمەش قبولکە هەتا درێژکراوە تایەکی چوار لێکی چوارێکدن کە مانگێترێ دەنە دەمی دوای خەڵک هەمووی لە برسان بێت لە ماڵەوە کاکە بەڵێ ئەی وەزعی کەرکووک لەو خەڵکە بدەنە ینی هەر خەڵکە بکەنەوە سەر ئیش و کارەکەیان ئەی وەزعی کەرکووک چییە کاک هەردی باشترە لە هەرێمی کوردستان وڵای باس چییە ینی باس ئەوەیە کە بچی بۆ عیس نایە کەس چێ بۆ عیس بەڵێ دەست خۆش کاک هەردی جان
چێتە سەر ئیش و کاری خەڵک لە برسا لە ماڵەوە مرد خەڵک پارەی پێ نییە خەڵک کرێتیە حکومت 28 ساڵە حکومەتە نانەخوا نان چیەخوا نان ئەم میلەتەیە ئەیخوا گیرفان پڕ کردوتە وەرە سەر شانسەکانش وەگەڵ خەڵکە بوەستەتوەش بەڵێ بەڵێ دەست خۆش کاک هەردی کاک داراوەرەگرم لە دەربەنی خان سڵاو لێبێ سڵاوی بۆندار کە بۆندارتر بێ لە بڵاوی بەهار سڵاوی گەرمی خۆشەویستی بێ لە هەموو خەڵکی دەربەنی خانەوە ئاراستەی تۆم کە ناوی پێیان دێ الله یاخوا بەخێر بێی بە قوربانم چاو ماچەکەم بەخوا مەسێ حەچی ئەەکەم وەری نانە لۆنی زۆر لەسەرە کورە بوومە قوربانت یاخوا بەخێر بێ بۆ بەرنامەکەم لە خزمەتتان فەرموو تۆم کە خاڵە مەحموودیان چاو ماچەکەم حەزەکەم ئیشێکی شەخصیشم مابێ و دوایی تۆ پەیوەندی وەرگەخوان دەرۆدا بەخۆی خۆشم نییە بەخوا باشە بەسەرچە قوربانم چاو ماچەکەم وڵا سەبارەت بە تەوەرەکە باوەڕ ڕووی بیە خۆ حکومەت ئەرکی چییە چوە تەمامکومە مامکێرە خۆی کاتی خۆی ئەمە لە زەمانێ هەجی باسا خەلتەخانەیە زۆر چاک بابوو شێقات و لە دەربەندی خانە ماوەیە کردیان بە قەڕۆ هەراوبەت و دوای ئەوە نەیاتوانی کردیانە داخلی بەخوا پێ وایە بە سەمانخانە ئەگەر ئەو خەلتەخانە بمایە پاشتنی خەلتەخانە و بە شێوەیەکی من خۆ جوندی عێراقی بووم کاتی خۆی لەوان زامان بووم باشتنی خەلتەخانە و سەردەمێکی جوانیشە دروست کرا و دکتۆری چاکشتیا دکتۆری شتاناوی کاک جەمال و کورد و خەڵکی هەولێر و دەستخۆشی لێکەم بەڕاستی زۆر دکتۆری شاک بۆ کاتە والله من وەکو سەبارەت بە تەوەرەکە بە قورئان حکومەت ئەوە نییە ڤایرۆسی کۆرۆنا لە دەربەندی خانەوایان لێکردو ئەو خەڵکەیان سجن کردو ئەنا عادی بێ ڕۆچوم لەم دوکانە شتێ بکڕم وڵا کاکە وحادی ئەی بکاکە خەڵک برسیەتی کنوێتی سامانە هەر هەوڵی معاشەکەن ئەیبا والله کاک محموڵە ئەو پەیوەندی پێرکۆی ئیشەکەن قەناعەتی بێ ماڵی وان بەڵێ باوەڕ ڕووبیە ئاوەکەیشی نییە بڵێمە دەربەندی خانە ئاوی ئاوەکە ناخۆنە پاڵاوگەکە ئاوی نییە بیخواتەوە حکومەت هیچی بۆ خەڵکە نەکردووە ئینشاڵڵا بەرە ڤایرۆسی کۆرۆناغا بەحاتای لێدا کەشی بزا بەقوران ئێڕانی بەشن ئەمانە ئەگەر ڕێی خارجیان بوایە قوربانی ئەو خوابم ئەم معجزەیەدا ئیتا ئەم بەرپرسانە هەمویان ڕایان کردو چون بۆ خارج ئیتا ڤایرۆسەکە زیاتر خارجی کردوێتەوە ئەنا عادی بێ یەک بەرپرس ناتەوە بۆ بەرپرسە حیزبەکان بێ ئەوڕێ لەو خەڵکە بداتەوە ئەمە شتێکی وایە من دەستخۆشی لە کەناڵی پەیامەکەم دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم هەر ئەو ئاوری لە فەقیر و هەژارداوە ماڵە فەقیرەکانی بەسەرە کردووە بە پارەی خۆی یعنی دڵی فەقیرەکانی خۆزەکە هیچ ناتوە پێم وایە ئەم ئێوارە ڕێ این بەرپرسێکی حیزبی دیاری کرا و دوو چێشتی هاوڕ داوێ بە خەڵک بەڵام بەلایەنگەران و دۆستانی خۆی دایەوە من دەستخۆشی لێ کاک دارا هەر لە سەرکەوتمە یوای کاتێک کاک دارا یان بەڵێ ئەمریکا دوای بەرنامەکە پەیوەندیمان پێوە بکە باو برانە ژمارەی منت بدەنێ لە خزمەتام قوربانی چاوی تۆ کاک مەحموود لە خزمەتە خزمەت لە منە یاخوان کاگارام وەرەگرم لە ڕانیە السلام عليكم عليك السلام ورحمة الله چۆنی کاک محمود جان باشی چۆنی کاگارام جان باشی ئیبراهیم سپاس دەکەم لە خزمەتە ئەم حکومەتەی کە دەیەوێ سازی کرد و کە دەیەوێ ئیش بۆ خەڵکی کرد و کە دەیەوێ تاکەیەکی بۆ خەڵکی کرد بە ئەو تاکەی نەکا بە من بڵێ کاکە کرێخانەکە کوێ لێ وەرنەگرێ با بەوە بڵێ کە دێنە ڕێگە پێدانەکە بوو لە ئاسایی کە ساینسان سعات داهاتوە بە ئیشی لە کاتی ئیشەکەماندا دەبێت ساینسان نیشمان بۆ بکە لەوانەیە هەتاکو سعات دوازدە نەفەرێک نەتەدەژێت دوازدە بۆ دوونی و بە هەمووی ئەگە بڵم پازدە بۆ 20 نەفەر 200 نەفەر لەناو بازار نەفەر هەڵخەی ڕاوەسای یعنی تاکە کەسێک نەبوو لە کاتی گەن مادە هەم لە خۆشە لەگەوەرە دەبا نێڵەن ئەو خۆرە بازێ لەوێدا هەبێ جانجا لە دوای تەماشارێکی لە ئاخری سعات دوونی هاتووی کاکە بڕێن بەحنی وەرنەوە بۆ کاکە وڵات ئەوڕۆ ئەوە 30 نەفەر لە ژووری ئەو ئیشی ئەو 30 نەفەریشمان نووسیوە ئەم نێکێک تەفاوت و کاکە دەوەڵای ئەوڕۆ 30 نەفەر لێرە نەتەدەژوورێ ئەو 30 نەفەرە لە شوێرە هاتووە یعنی ئەو بۆ خۆی ئیشەکەی خۆی پێ ناکرد نەتوانێت کە قایمقام ئافرین بۆ تۆ قایمقام کە نەتوانێت تو سعات دە بێ سەری ئیشەکە لە سعات دە هەتاکو سعات دوازدە ئیش و واستەکاری پێ بۆ سعات دوو نیویش بە هەمووی 15 نەفەری ئیشی نەکردووە ئێمە دوو ڕۆژە لە ماڵم بەپیان دەچمە ڕانی و دێمە ناو سینی کە لە نەعیب وەسینم سارەکەم بۆ هەیە تا لای ئەم سەرەکەی دێن لێ بگەڕێتەوە بەڵام لە سەیتەرەکەش کە ڕاگەتم تەنها پێویستی بە ئینجازەکەمە پێویستی بەوە نییە کە نەخۆشەکەی نەبم بە ناو سارەکە کە ئینجازەکەی لێوەرگرتم بۆ 100,000 گرامەکەی خۆی
جاكي في خوش لو شو دمري شو ما عينه في برانا جا بس أقول لك جاكت ميبي ستزارك برامك دەست خۆش کاگارە سپاس بۆ پەیوەندەکەت باوکی ماکوان وەرەگرم لە بازیان السلام عليكم. عليك السلام ورحمة الله. شوني ما وصي بريس. شوني باوشي ماكوان باشي؟ والله خوای گەورە لێ بێ دەستخۆشی لە خۆت و تەوەر و بەرنامە و سەرجەم کارمەندانی کەناڵی پەیامەت. سپاس دەکەم هەر ساغ بیخوایە لە بەڵاو ناخۆشی بە دووربی. بەڵێ. بەڕێزەکەم ئەرچی حکومەت چییە لە کاتێکدا هاوڵاتیانی پابەندە بە مانۆ لە ماڵەوە؟ بەڵێ. بەداخەوە بۆ حکومەتی هەرێم ئێمە کروتە ماڵ و هەڵەوێت لە ماڵەوە بمێنەوە دەستەکاندا پاک شۆرن ئێ بەڕێزەکەم خۆ من عەمەلیات نەکراوە لە ماڵەوە چی بکەم ڕۆژێ دوان مانگە 10 ڕۆژ 15 ڕۆژ بەڕاستی هەرچی حکومەت ئەوەیە لەم کاتەیە ئەمە پێوترێ کاتێکی خراپ ڕۆژە ڕەش کاتێکی تەنانە هەرچی حکومەتی هەرێم ئەگەر خۆی بە حکومەت و بە خاوەنی ملەتە ئازانەیە حەق وایە ماڵ بە ماڵ بگەڕە لە هەرێمی کوردستان ئەو ماڵی کاهەژارە ماڵی 5 وارە قەیباتی کاکە کاتێکیان خۆ 29 ساڵە داهاتەکە ئێمە بە ماڵە سەی بەڕێز 29 لەواسی ساڵە داهاتێم هەرێما بە داهاتێم خەڵکە ڕەش ڕووتا بە قابلە چی تێجەرە ماڵی 5 وارە قەیباتێ خەڵکی فەقیر و هەژار ماڵ زۆرە بەڕاستی ماڵەوە هەبووە توانای کردنی یەک جدیکان نەوتی نەبووە هاوڵاتیانی ئێمە هەرە و نازانی جۆ لە هەواڵەکانی ئەوانەگرن هەواڵی بەپەلە بەڕاستی شتێکی خراپە خەڵکیان دۆخانەوە بەجارێ بۆ شێوازەنی مامۆستای بەڕێز باوەڕ و قەنەعاتی بێ خوا گەورەیە چوار کەس نەخۆشکردن هەرێمی کوردستانە بەجارێ هەر وەختی غەزایی بەپەلە ئەنووسێ ئەم هەموو ڕاگەیانیان داناوە خزمەتی خزمەتی خۆیانەوە بەڕاستی ئێستا من ئاگادار و معلوماتم هەیە شتە بەخشێنەوە لە ڕێ مەقەڕەکانی خۆیانەوە لە ڕێ بارەگا حیزبەکانەوە بەداخەوە حکومەت چۆنە بێ حکومەتاتی وە بکە حیزب چۆنە بێ و هەڵوەسیگە برای بەڕێزم خەڵک موچەی حەقی خۆیەتی و کەچی موچەکەی نایەتێ خەڵکی فەقیر و هەژاری هاوکاری ناکە وڵاتان هەموو ماڵی هاوکاریەکەن لە ڕۆژێکی ئاوایە بەتایبەتی بەڵام زۆر بەداخەوە بۆ حکومەتی هەرێم بێت زۆر کەم تەنخەما زۆر بێئومێدە بێ باکە لە هەموو شتێ ماوەستای بەڕێز هیوادارم حکومەت بە خۆیان بچێتەوە لەبەر دۆخەکە بەرەو خراپتر نەڕوا وا و ڕێز خۆشەویستی بۆ جەنابە دەستێ سپاس بۆ پەیوەندەکەت باوکی ماکوان باوکی ئەحمەد وەرەگرم لە سلێمانی السلام عليكم مامۆستای بەڕێز عليك السلام ورحمة الله وبركاته دەستخۆشی بەرنامە کۆنیەکەم و هیوا سەرکەوتنتەوە لێشدان بۆ سپاس بۆ جەنابە دیاخوا بێ لەسەر تەوەری بەرنامەکە و دەستخۆشی لێ یەکەم بەڕاستی گوناحەتە وەرەدانکراوی حکومەتی پیاوێ یعنی شتێکی نییە لە وڵاتی ئێمەیە کە بە ناوی حکومەتەوە بێ حکومەتیشی یعنی ئێمە حکومەت لەوەتی ئەم بارودۆخات و پێشەوە چی شتێکی کردووە حکومەتانی دنیا ئەبینین هەمیەک بودجەی تایبەتی تەرخانیان کردو بۆ تایبەت بەم نەخۆشیە حکومەتی ئەمە داواکات لە خەڵکی بێبەهانە یعنی باش ئەمە چی حکومەتایەتیە کە بەڕاستی یعنی هەموو حکومەتی کوردستانەکەم بە قوربانی بەرنامی بەخشین کە بەسەر ماڵهەژارەکانە ئەگەڕێ بەڕاستی ئەوە حکومەتە ئەوە جێ دەستخۆشیە ئەبێ دەستخۆشی بۆ بکرێن نەک حکومەتێک کە بەم بوو جەزە بەلاحەوە بەم هەموو خاڵە گومرکی و سنوورانیەوە بەم هەموو نەوت و دزیەوە داوا لە خێرخواکەن دەستگیرۆدەی ماڵهەژارەکانکەن وەڵای ئەو خەڵکەی کە دەستگیرۆی ماڵهەژارەکانەکات خێریان بوونسە دەستیان خۆش بێ بەڵام لێرەوە لە مینبەرەوە داوایان لێکم وەکو حساباقی خۆیان حساباقییان نەخەنە سەرەداتی بە حکومەت چووکم ئەوەشە دزم ئەوەشە خوۆن دەستخۆشیتان لێکم و هیوا سەرگونتان بۆ خوازم و هەروەڵام هەم دەستە خۆش بێ سپاس دەکەن باوکی ئەحمەد باوکی باوەڕ وەرەگرم کۆتا پەیوەندی کاک محمود جان سلام علیکم عليك السلام ورحمة الله باوکی باوەڕ قوربان چاوەکەم فەرموو وڵا کاک محمود ئەمە هەشتێکی زۆر خۆشە لەبەرەوەی ئەگەرم مەسئولانە بیانتوانێت بڕۆنە دەروی وڵات ئێستا وڵاتیان بەجێشت و بەس ئەمە خۆشە عنی شتەکە عامە بەڵێ اینجا بۆ نمونە وەکو پێشمەرگە 5 شەو لە دەوامە باش پێشمەرگە بۆ نمونە 5 شەو لە دەوام ئێستا مدەکەیان بۆ یەک ڕۆژی نازانم 8 ڕۆژ 10 شەو کرێ نازانم چەندێکە باشە بۆ نمونە پێشمەرگە لە هۆدەیەکی بوو بەخوا قەنەعەتم بێت بە هەر چوارەکەیان ئەوە لە کۆرۆنا مێنە دەرەوە یەکەی باشە پێشمەرگە لە هۆدەیەکە باشە ئاخر والله كورونا جي قناعات ما قناعاتي خون قناعات كورونا بدل ما حد اصلا بني هرميه يا قبل اصلي نيا كورونا قناعات اي باشا بتاع توقف يا مرقه يقولوا منا تسمع مرقه له ودي كي بوضنا مستوى شويه تزكيان والله اخر اول كورونا اخر وابين باق مستوى او صوص عقبوا يا مام على هبوني نيه واي يا قبل بالله والله سپاس دەکەم چاوەکەم دەستخۆش بۆ پەیوەندەکەت خۆشەویستان دوانگەی خەڵک لە خزمەتانایە تەمان مینبەرێکە هەر وەکو ئاماژەمان پێکردووە بۆ گەیاندنی تەواوی ئەو
دەردە دڵیەی کە لە دڵی ئێوەوی ئازیز و خۆشەویستایە دەتانەوێت بیگەێنن لە ڕێگەی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک لە خزمەتانین. حتمما حکوومەت چۆن باشە سەرچاو ئەوە کاک ئاریان پێمەڵە تاهیکە. حکوومەت ئەرکێکی زۆرەکەوێتە سەرشانی لە ئێستایا کە یەکەم خاڵ کە پێویستە جێبەجێ بکە ئەویش دابینکردنی موچەی فەرمانبەرانە. هەرچەندە کاتمان نەماوە کۆمنتانە بخوێنینەوە. سپاسانەکەم کە بینەر و بیسەری بەرنامەکەمان بوون. تا ئەڵقەیەکی تری دوانگەی خەڵک بەخواتان ئەسپێرم. السلام علیکم و رحمة الله وبركاته.